کۆمەڵی دادگەری لە دەنگی دزراوی دەنگدەرانی خۆی خۆش نابێ. هەموو ڕێگە و هەنگاوەکان بۆ ئاشکراکردن و سەلماندنیا و ساختەکاریە و بە سزاگەیاندنی ئەنجامدەرانی دەگرێتە بەر. لە نوێترین هەنگاودا سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات لەلایەن کۆمپانیای کۆری میرۆ سیستم کە سیستمی ئەلکترۆنی هەڵبژاردنەکانی دابین کردووە دەستکاری ئەنجامی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لە بەرژەوەندی چەند لایەنێ کراوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ سەبارەت بە چۆنێتی ساختەکاریەکە بە پەیامی وت هەر لایەنێک پارەی دابێت و گەیشت بێت بە کۆمپانیاکە لە ڕێی کەسانێکی شارەزای ناو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و بە نێوەندگیری لایەک ڕێژەی دەنگەکانی لە پرۆگرامی سیستەمەکەدا بۆ دەستکاری کراوە. هەروەها ساختەکاریەکە لە بەرامبەر ملیۆنان دۆلار بۆ ئەو لایەنانە ئەنجام دراوە لەسەر حیسابی چەند لایەنێکی دیکە کە دەنگەکانیان کەم کراوەتەوە. سۆران عومەر دۆسیەکە دەباتە بەغدا و دەڵێ بۆ ئاشکراکردن و بەرگرتن بەم دیزاینکردنە مەترسیدارە لە ڕێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکوەزیرانی عێراق و دەستەی دەستپاکیەوە هەوڵ دەدەین تاکو گرێبەستی کۆمیسیۆنی عێراق لەگەڵ کۆمپانیای میرۆ سیستم هەڵوەشێنرێتەوە. هەروەها فراکسیۆنی کۆمەڵ کار دەکات بۆ ئاشکراکردنی کەسانی بەرپەرست لە دەستکاریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پاڵکێشکردنیان بۆ بەردەم دادگا. کۆمپانیای میرۆ سیستم کە ساڵی 1999 دامەزراوە و لە بواری سیستمی هەڵبژاردننی ئەلکترۆنیدا کار دەکات بۆ هەڵبژاردننی پارلەمانی عێراق لە ساڵی 2021 گرێبەستی لەگەڵ کراوە. ئەم کۆمپانیا ئەزمونێکی ناشەفاف و گوماناوی هەیە و تۆمەتبارە بە وەرگرتنی پارە لە بەرامبەر دەستکاریکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان و تا ئێستاش لە هەڵبژاردنەکانی رووسیا و کۆنگۆ و عێراق و هەرێمی کوردستان ئەو ساختەکاریەی ئەنجامداوە. سۆران عومەر دەڵێت لە پاش ئەنجامدانی هەڵبژاردننی کۆنگۆ لەلایەن ئەم کۆمپانیایەوە سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کۆنگۆ لەلایەن وەزارەتی گەنجینی ئەمریکاوە خرایە لیستی سزاکان بە تۆمەتی ئەوەی 100 ملیۆن دۆلاری خستووەتە سەر حسابی کۆمپانیاکە لە بەرامبەر دەستکاریکردنی ئەنجامەکانی دەنگدان. هەروەها چاودێری دارایی عێراق پاش وردبینی لە گرێبەستی کۆمپانیا کۆریەکە و کاری سیستمەکە راپۆرتێکی 11 خاڵی لەسەر کەم و کۆریەکان ئاڕاستەی کۆمیسیۆن کردووە. بەڵام پشتگوێخراوە. هەر بۆیە لە هەڵبژاردننی ساڵی 2021 عێراقیش کە بە ئامێرەکانی ئەم کۆمپانیایە ئەنجامدرا بە ئاشکرا ئەنجامەکان دەستکاری کران. دواتر سەرۆکی کۆمیسیۆنی ئەو کاتی هەڵبژاردنەکانی عێراق کە گرێبەستی لەگەڵ ئەم کۆمپانیایە کردبوو سەر بە ڕەوتی سەدربوون ناچار بە دەست لە کارکێشانەوە کرا. سۆران عومەر دەڵێت پشکنین و تاقیکردنەوەی ئەم سیستەمەی کۆمپانیای میرۆ ئەگەر کرابێتیش ئەنجامەکەی نەخراوەتە ڕوو بۆیە گومانی زۆر لەسەر ئەم کۆمپانیایە هەیە. هەروەها ئەم کۆمپانیا بازرگانیە و تۆمەتبارە بەوەی لە دەرەوەی سیستەمی بانکی کۆمپانیاکە و لە دەرەوەی کۆریای باشوور پارەخراوەتە سەر 49 هەژماری بانکی.